ئیسەش ئاسەواری ماوە ئەو شەڕە نەخوازراوە و ملەتی کو زەرریتیاکە و دوای ئەوە ئەم شەڕە بەویستی کوردستانی خۆمانیە بەویستی هینە تورکایە تورکیا زەختەکە لە پارتی مەجبورە لەبەر مەسلحەتی خۆی لەبەر مانەوەی خۆی شتانە بکە و ئەم شەڕە هەر ڕووەدا ئیمرۆ سبێ و دوسبێ هەر ڕووەدا وەڵڵاهی ئەگەر گریلان نەوێ کوردستان نییە چونکە گریلان ڕەنگی سووری کووردە ئەوەی شەڕ بە گریلا بفرۆشێ و شەڕەنگێزی پێ بکە لە دو ڕۆژە خەسارەکە چونکە ئەمە لە هەڵقوڵاوی ناوگەلن و گەل لە پشتیانە ئەمڕۆ سبەی ئەوان هەسەرەکەون ئایا بە ئاشتی ئایا بە شەڕ بێ و هەموو نەتیجەی شەرێکیش فەسادە ماڵوێرانیە برسێتیە قڕقاتیە ئاوارەیە هەموو شتێکی لە شوێنە وەڵڵاهی پارتی دەسا بەدەستی خۆی نییە ئەگەر ئۆردەغان ئەمر کاتە سەری مەجبورە بیکە ئەگەرێکی ئۆردەغان نێڵێ ناکرێت ئەم شتە بەدەستی ئەوە بەدەستی تورکیا بەدەستی کورد نییە بەدەستی پارتی نییە پارتی لەشکری بەری هینە سپای تورکایە